بەڕێز مەریوان پێربۆڵ جێگەری سەرۆکی کۆمەڵای خۆشنویسان گەلمەدا کاک مەریوان تو گەلە بخێراتی سەلامەت سوپاس زاری بە لەوە دەست بکەم چەند ساڵە خۆت خۆشنویسی من نزیکەی 30 ساڵ زیاترە خەریکی ئەو بوارم بەڵێ یعنی هەر لە منداڵیەوە لە منداڵیەوە چونکە بە حکومی ئەوەی کە برایەکەم لە ماڵەیە خۆشنووس بوو زوو دەستم بە ئەو هونەرەیە کرد بەڵێ پێشتر وەبوو مەسەڵەن خۆشنووسی خەتاتی لەبوو تابلوێک دوکانێک نووسینی توزانم شتێکی تایبەت بوو ئێستا ئەو شتانە نەماون ئەوان کە ئەو شتانە نەماون ئێوە خەریکی چین ئەگەر مەسەڵەن بڵێن وەکو سەرچاوێکی داهات بۆ خۆتان بەکاربێنن خۆشنووس ڕاستیەکەی هەتا ئێستا هونەر نەبوویتە سەرچاوێکی داهات لە بۆ هونەرمەندان بەڵام وەکو حەزێک ئەم ئیشیان وەرگرتووە بەردەوامن لەسەری ئەنی توش هەر حەزە جارێ بەڵێ هەر حەزە لە حەز دەرنەچووە بەڵێ تابلوی تایبەتتان دروست کردووە مەسەڵەن بە خۆشنووسی ڕنگ و تێکەڵکردن لەگەڵ خۆشنووسی خەتاتی ئەو چەند تابلۆیی کە وابزانم پیشانیدا نمونەی ئەو کارانەمە کە کردیتم ئەگەر پیشان بدرێ ئەو یەک لە کارەکانە یعنی تێکەڵکردنی هوونەری وێنە کێشان و خۆشنووسرا تێکستەکەی نووسرایە ئای نیشتیمانە بۆ گەنەکەم چەندم خۆش دەوێت بەڵێ تقریبان ئیشم لەسەر ئیستاتیکای دژە ئیستاتیکا کردیە هەم لە تێکستەکە بۆم شێوازە دیارە هەمیش ئەگەر تەمەشایەکی کومبارە کۆنەکە بکەی ئەم مانایە دەدا ئەوە کاغەزیش چینایە و کەلوپەلی تایبەتش بە نووسین تینایە ئەجا لەگەڵ قسەکردنمان بزانین شتێکمان بۆ بنووسی باش و دەتوانانی یان نە دەبی تەرکیز هەموو لەسەر ئاساییە کردنەوەی پێشانگای وەکوی ئەمڕۆ کە لە هەولێر چەند هاوکاری لە بۆ هونەرمەندانی خۆشنووس نزیکی یەکتر بن جگە لە کۆمەڵێک ئێوە وەکو جێگیری سەرۆکی کۆمەڵای خۆشنووسان نزیکی یەکتر بن کاری پێکەوە کاری هاوبەش بکەن کە ئەم هونەرە هەر بمینێ لە ناو نەچ تاکید کە پێشەنگا دەکرێتەوە ساڵاشێک دەکرێتن جارێک کە گڕوتین دەداتەوە هونەرمەندەکان بەخۆیاندا دەستنەوە ئیشی نوێتر دەکەن ئەمە زەروریەتە چ بنووسین لەسەر ئەو کاغەزە سپیە کەیفی زەناتە تابلوێکی تابلوێک بە مەسەوا بزانم بە دەبتە بە پەلەترین تابلوکە دروست کردیانە بەڵێ لە هەر ناوی کەناڵەکە بنووسین دەستگاکە کوردستان 24 وەکو کوردستان بە خۆشنووسی پێمان خۆش ئەگەر ئەو شتە بکرێت هەیە مەسەڵەن تابلو دروست کردوی بە نرخێکی باشت فرۆشتبی یان زەحمەتە لە کوردستان ڕاستیەکەی دەفرۆشێ بەڵام ئەو نرخەیە نییە کە هونەرمەند بژێوی خۆی پێدا بکاتن وا پێشەنگایەکانیش ساڵاشیەکانیش زۆر کەمە چونکە پژگیری پێویستە و شوێنی پێویستە تاقەتی زۆریشی دەوێت چونکە خۆشنووسی لای ئێمە نەتواندرایە مەسەڵەن وەکو پیشەوە بگیرێتن لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا بە کاک مەریوان ئەو پرسیارش بکەم لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا وای کردووە هەندێک هونەر لە ناو بچێت خۆشنووسیش بەشەکە لە هونەرانە ئێوە هەوڵتانداوە مەسەن ئەوەش بە ڕێگایەکی تر بمینێ بە تایبەت بە ئەلکترۆنیکردنی ڕاستیەکەی هونەر پەیوەندی نییە بە تەکنۆلۆژیا چونکە کاتی خۆی مەسەڵەن کە فۆتۆگراف داهات خەڵکانێک پێیان وا بوو ئیدی هونەری وێنە کێشان نامینێ بەڵام پاشان تێگەیشتن ئەمە دوو هونەری جیاوازە و بەردەوام بوون و هەتا ئێستا شەر کاک مەریوان بزانم ناتوانانی دوو ئیش پێکەوە یان دەبێت قسە بکەنێ با تاقیکەمەوە دەتوانی ئەو تابلۆش دروست یانێ بنووسی و قسەش بکەین تا ئێستا چەند تابلو هی خۆشنووسی کێشاتە تابلۆی خۆشنووسیم زۆر کێشەیە بەڵام ئەوە دەکەوتە سەرەوەی کە خۆت چ بە تابلۆ دادەنێ و چ بە تابلۆ حساب ناکەی مەسەڵەن زیاترین کات کە لە بوو تابلۆیەکت دانابی چەند وەختی پێچووە من حەف مانگ بە تابلۆیەک وەبوون ماشەڵڵا بوو چەند گەورە بوو چ بوو ئەو تابلۆیە کەسک باوە چی هەن کە ڕسمی
عمەری خاوەرە ئەوە بە جۆرێک تێکەڵاوم کردیە هەم نووسینور هەم نووسینەوە هەمیش وێنەیە ئەویان یان ئەوە نە ئەو تابلۆە یان یەکە چیترە ئەمە پیاوەکی یەزیدی تەمبورژەنە وێنەکەی لە مێژوو ماوەتەوە من کەلکم لەوە وەربینیەوە یعنی هەم نووسینە هەم وێنە کێشانیش هەردوو پێکەوە بەڵێ لە هەموو کارەکانم ئەم شتێ هەیە کە هەم وێنە کێشان و هەم خۆش لە کۆمەڵی خۆش نووسان چەند هونەرمەندی تێدایە نزیکەی 400 ئەندام دەبێت ماشەڵڵا بەڵێ بەشدار هەبوو مەسەرەن بەشداری پێشانگەیەکی نێو دەوڵەت بکە یان ڕۆژهڵاتی ناوەڕاست خڵاتی وەرگرتەوە بەڵێ تاکیت خۆشنووسی وەما هەیە لە مستەوای جیهانی یەکەمە و چەندانمان هەیە خۆشنووسانی کوردستان لە مستەوایەکی باڵادانە طبعاً ئەگەر لە کوردستان تا ئێستا بە خەتی کوردی دەنووسرێتن ئەو خەتێکە لە ڕاست دەبۆ چەپە لەگەڵ ئەوە بایەخێکی ئەو تۆی پێ نادرێ بەڵام بەراورد بە وڵاتێکی وەکو تورکیا زۆر احتیمال پێ درێوێ خەتیشیان گۆڕاوە بۆ تەلاتینی لەگەڵەوە ئەم کەلتوریان لەبیر نەکردووە گەورەترین ساڵانە گەورەترین فیستیڤال و پێشبڕچیە لە تورکیا دەکرێت هەر ئەو پێشانگەیەتان هەیە یان فیستیڤال و شتی دیکەتان هەیە خۆشنووس بەڵێ فیستیڤالما هەبووە هەبوو فیستیڤالما هەبوو و پێشەنگاشمان بەردەوام هەبووە کاک مەریوان چکە پێشتریش گوتم وابزانم هەم وەڵامدانەوە هەم نووسینی مەسەرەن خۆشنووسی یان هەتا کێشانی تابلوێک ڕەنگە پێکەوە هەردوو زەحمەت بن ئەوە کاک ئالان دەڵێ هەر پرسیاری لێ بکە کاک ئالان ژیان ئەوە بەخوای باکشت پێ بڵێن دەوەرە ئەگەر ئەتو توانی دوو کار پێکەوە بکەی کاکە ئەمن و کاک مەریوان دەچینە دەرێ دووارە زیاتر چ ڕەنگێک جوانە لە بوو خۆشنووسی و تێکەڵکردنی ڕەنگ لەگە خۆشنووسی بە شێوە عرفیەکەی کە ئەو شێوازەیە کە ئێستا دەینووسم زیاتر مەرەکەبی ڕەش لەگەڵ لەسەر وەڕەکەی سپی بەکاردێنە بەڵام ئەوی تر خۆشنووە سونەرمەند ئازادە سەرنگێک بەکاردێنە بۆ تو چیانیان جوانترە ڕەش و سپیەکە یان ڕەنگ و تێکەڵکردنی وێنە و نووسین بۆ تورکیا بەم شێوە کلاسیکە دەنووسرێ بەڵێ ئەوە شێوازێکە کە قەواعیدی هەیە بەپێی ئەو یاسایانەی کە هەیە ئەو کوردەکە نووسرایە ستانەکەش با بنووسرێ و 24کەش لەگەڵی یعنی گرنگەوە تایبەتیش ئەو پێشەنگەوە بەرن و کەمە پێشاندۆی لە هەولێری کۆتیڤەکردن ئەو یعنی وەکی هەم کۆکمەریۆنی مەپخۆژی ئێماشە پێکرێتنەوە ڕۆپۆرتێدا وەک پرێکۆ گەلەکە باشە ژووی نزیکردنە هونەرمەندە وەلو یعنی کۆمەڵەیە خۆشنویسین کوردستانێک و یا خۆشنویسە کوردستانی 400 ئەندامە نوێ هەبنژی لێ بەکردنەوە پێشەنگی نووسە پێشاندانە تاولێن جوان ڕەنگەش بووی وڵاتیۆژی تایبەتیژی جێ باڵکیشیە بە ئەم تاولێ نووسڵ گەلک پێشانگە نووسە ویستەواڵەدا تێنە فرۆتنژ یعنی ئەو ناوبینە هونەرمەندە و بکرا داتمێنێت کادێکەوە بازارەکە و سابێتە دروستکردن سەردەما سوشال میدیای ژیب تایبەتیش بووی گەلک هونەرمەندە یعنی بازارەکێ باش دروست بیە یعنی گەلک پێگەین ئەلکترۆنی مەهەنەت ناوە سوشال میدیا ئەم بینین و هونەرمەند خۆ ئێدی کارن خوێن هونەری ئیدی پشتی تکێشن ناوە پێگەین سوشال میدیایدا ئیدی خەلکی دەدەن ناسکردن و تێنە فرۆتنژ یعنی بازارەکێ گەلێکێ باش ئەڤژی کوردستان 24 ئەهی دەستێتت خۆش بن چ فونتێکی ئەوان بژین چ خەتێکی ئەمە نەستعلیقی پێ دەڵێن ئەم فۆنتەیە لە کوردستان کوردی پێدەنووسرێ چونکە تشکیلات و شتیوای نییە مەسەلەن زەممە و فەتحە و شەدە و شتی ئەوها تاوقع ئەخۆژیر سەر بنوێسە دڵبنی وەکی دیاری لەفمە بمێت و ئەبروکەین هەم میوانت نەبین هەم ئەفتەولۆژی دەمەکی کورتێکێشە یعنی خۆشنویسی ئیمزاچی تایبەتان هەیە دیارە یان بەڵێ یاڵڵا خۆت لە سوشال میدیا ئەم شتانە بڵاو دەکەیەوە بۆ فرۆشتنیش
ڕاستەکەی تابلو ئەو ئیشانە لە سنووری هوەر دەرنەچووە لای نەفرۆشەوە چونکە لە پێشنگایەکان زیاتر دەفرۆشێتن بەڵێ کاک مەریوان پێرواڵ جێگەری سەرۆکی کۆمەڵای خۆشنویسە این نەفشەفەت گەلمەدا بن گەلە خۆشحاڵ بین پێویا کارێن جوانتر و سەرکەفتیانەتر بوویەوە و هەمی خۆشنویسە و گەلک سپاس بوو دیاریەوەش سەلامەت هەر بژی گەلە خێرا گەلک سپاس